خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم خۆشەویستی ئەو لە دڵی ئێمەدا بە هیچ جۆرێک کەم ناکات. هەرچەندە دژایەتی بکەن ئێوە ئەی بێدینەکان، بێگومان خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە دڵی ئێمەدا کەم ناکات. هەتا زیاتر دژایەتی بکەن ئێوەی بێدین، لای ئێمە زیاتر خۆشەویست و شیرین دەبێت صلی الله عليه وسلم. زیاتر لە دڵمانە خۆشەویست دەبێت خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم. ئێوە ئەتانەوێت بە فووی دەمە پیسەکەتان نور و ڕووناکی خۆشەویستی خوا بکوژێننەوە صلی الله عليه وسلم. ئەتانەوێت فەزڵ و ڕێز و حورمەتی ئەو لەکەدار بکەن. بێگومان کاتێک ئەتانەوێت بە شعرێک، بە گۆرانیەک، بە کۆمەڵێک وێنە و ڕەسمی کاریکاتێری بتانەوێت خۆشەویستی خوا ناشرین بکەن صلی الله عليه وسلم، بێگومان بەسەر خۆتانە دەشکێتەوە. زەلیلەکەی و ڕسوایەکەی تەنها بۆ خۆتانە. لە حەدیثێکی صحیحی بوخاری دەهاتووە، یەکێک لە کافرەکان کە دوای موسڵمان بوو، عروەی کوڕی مەسعودی ثەقەفی، کاتێک کە بێدین بوو، کەسێکی دەمسپی و بەناوبانگ بوو. لەم حەدیثەی صحیح بوخاریدا دەفەرمێ واللهی من وەفد بوومە، چوومەتە لای پاشاکانی سەر زەوی. ئەم پیاوە دەڵێت واللهی وەفد بوومە، چوومە لای پاشاکانی سەر زەوی. واللهی چوومەتە لای قەیسەری ڕۆم، پاشای ڕۆمەکان. واللهی چوومەتە لای کیسرای پاشای فارسەکان، چوومەتە لای نەجاشی پاشای حەبەشە و ئەو ناوە. ئەفەرمێ واللهی هیچ پاشا و مەلیکێکم نەبینیوە، پاشایە زۆرم بینیوە، سەرکردەیە زۆرم بینیوە لەسەر زەویا، چوومەتە لای وەفد بوومە، بەڵام واللهی هیچ پاشایەک و دەسەڵاتدارێکم نەبینیوە کە لای هاوڕێکان و بەرادەرەکانی گەورەتر بێ و بەڕێزتر بێ لە محەممەدی کە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. واللهی ئەوەندە من ئەو ڕێزەی کە لە سەحابە بینیمە کە لە پێغەمبەری خۆیان گرتووە صلی الله عليه وسلم، لە محەممەدیان گرتووە صلی الله عليه وسلم، واللهی هیچ پاشایەکم نەبینە دار و دەستەکە و هاوڕێکانی ئەوەندە ڕێزی لێ بگرن. ئەو خۆشەویستی خوایە صلی الله عليه وسلم. بە ئێوە ناشرین نابێ. حاڵتان جوانە ئەی بێدینەکان، ئەو دوورگانەی کە لە ئەمریکا ئەم شتانە تیا ئاشکرا بووە، لە ڕووتان دێ قسە بە پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم. ئەو حاڵی خۆتانە لەگەڵ مناڵی بچووکە ئیشی خراپتان کردووە، گۆشتی مرۆڤتان خواردووە، خۆتان دەڵێن مرۆڤتان کوشتووە، مناڵێکی داما و نازانێ ژنە مێردایەتی چییە، تۆ لەگەڵی ئیشی خراپ دەکەی. ئایا ئێوە شەرم ناکەن باسی خۆشەویستی خوا دەکەن صلی الله عليه وسلم کە گەورەترین ئەخلاق و ڕەوشتی هەبووە صلی الله عليه وسلم؟ بۆیە واللهی هیچ پاشایەکم نەبینیوە هاوڕێکان و دار و دەستەکەی ڕێزی لێ بگرن بەقەد ئەوەی کە سەحابەکان ڕێزیان لە پێغەمبەری خوا گرتووە صلی الله عليه وسلم. ئێمە شانازی بە خۆشەویستی خواوە دەکەین صلی الله عليه وسلم. بە ئەوان سەریاندا لە بەرد ئێمە زیاتر خۆشمانەوێ، هەتا زیاتر دژایەتی بکەن زیاتر خۆشمان دەوێت، چونکە خۆشەویستی خوایە صلی الله عليه وسلم.